شاویتو وەک تشکی خۆری بەیان دڵم دەباتە شوێنێک پڕ لە ئارەزووی جوان ئەی خانم شۆخەکەم قەدت پڕ لە نازە هەنگاوەکان جوانن لەشم بۆ دەلەرزە ئێ هەنا سەیگەرمت لەشم پڕ دەکات لە سۆز ئاگرێک لە ناخمدا دەکاتە سەما بەرۆژ دەستت دەخەیتە سەر پشتم گیانم وەک مۆم دەتوێتەوە دڵم بۆ چێتە خۆشەویستیم پێت دەبەخشێتەوە لەشت لەشیم دەگرێت وەک گەڵا بە درەخت لەناو کەربڵغیدا تۆ هێشتا وەک ئەستێرەی بەخت لەوەکانت بەنگم دەکەن بۆ ماچێکی پڵگوڕخ ئەم شەوە نابەخشێم لەگەڵت دەبم تا سیحری بەر ژەخاوەکەت لەسەر شانم وەک ئاوریشم هەموو جیهانم دەگۆرێت بەو لە شەنەرمە و تیشم دەنگ و سەمات مشکم پەردەکات لە بیرۆکە دڵم دەخەمە سەر دەستت بۆ خۆشەویستی بێ کۆتایی ژیانی منی هەموو ڕۆحم بە تۆوە لەنەوم بەزنەی سەمادا ناتوانم لێت جیا ببەمەوە چاوی پڕ لە